وەختتان وەخێر یارانە کوردەوار و وەختتان وەخێر یاران و ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ. ئاوات ئەحمەد یارێکی ڕاپەڕێوی فیلمێکی بۆ من هەناردگە یان لەم کلیپە دەست بەدەست کەرانەی ناوە سۆشیال میدیا کە دەیتاکانە فرێشیان غەڵەتە و بڕێک لە دەیتاکان دروستە. داوای لێم کردگە لەسەر ئەمە قسە بکەم و ئەویش باسە یانەی شەوانەکانە حکوومەتە هەرێمەکە. من نازانم ئەو گەرە کەسی لە کامە منزەرەوە تەماشایکە، بەڵام یەکشت ئەزانم ئەویش ئەوەسە زۆرینەی خەڵکە ئێمە لە مەتن ڕاپەڕین بەو ئۆمقەی کە هەسی تێناگەن. بۆ تێناگەن سەبەبەکەیشی ئەوەسە کە تووشە ژڵە ژیاگی بووبن، نە ئەوەی کە ئەبزارەکان پێ نییە، نەوەی کە سرفەن بێسەوادن، نەوەی کە لە ناوە جامعەیەکە کە پەروەردە بووگن. زەخیرەیە تاریخیە ئەم دانشە بە ئەمانە نەگەیگە بەڵکو ئەو شتەی کە ئەوانە فکر ئەکەن علمە علم نییە، و ئەو شتێک کە ئەوانە فکر ناکەن علمە علمە. ئەو شتێک کە ئەوانە فکر ناکەن سەرمایەس سەرمایەس، ئەو شتێک کە ئەوانە فکرەکەن سەرمایەس سەرمایە نییە. داستانەکە ئەمەسە ژڵە ژیاگە فەزاکە بۆ گەسۆ دۆشاو تۆ ناتوانانی لێکیان بکەیتۆ. ئەو زاعەکە خراو تێکەڵ بووگە و قاتی بووگە. لەم وەسەتە ئەتفاقێکی گەورە کەوتگە. اتفاق گەورەکە چییە؟ اتفاق گەورەکە ئەمەسە دنیای ئەنگلاساکسۆنیە اقتصادە نەئۆلیبراڵی و لە کناریە لیبرالیزمە ئەنگلاساکسۆنی لە قاڵبە هەژمۆنیە گەوری جودۆ کریستیانەتی تەپی داگەسە سەر دنیا و خەریکە فەرهەنگە خۆی لە تەواوە ئەبعادە زندگیە ئینسانەکانە ئەم گۆی زەمینە جێبەجێ ئەکات و لەم بەشە بە سوورەتە سیستەماتیک 250 تا 300 ساڵە سەرزەمینە ئێمە وا لە ژێرە پۆتین و پۆستاڵە دەستکاریە ئەمانە. بزانە من بەر لەوەی واردە داستانەکە بووم، ئیماژێک کە تەمەدونە ئەنگلاساکسۆنی خەریکە ئەرزەی ئەکات بە دنیا ئەمەسە. بزانن هێشتا کە هێشتایە بە سوورەتە پابلیک فیلۆسۆفی وە کەمەنسنس مردمە ئێمە نازانێت ساختارە دەوڵەتەکانە ئوروپایی وەکو ئاڵمان و فەڕەنسە فەرقە کاتەکە ساختارە دەوڵەتە بریتانیا. تۆجۆکەن و ئوسولەن بریتانیا خۆی بە حەوزەی ئوروپا نازانێ و ئەگەر ئێوە دیتان کە بریکزیت اتفاق کەوت دەلیلی هەست، چون لە حەل لە سەرەتایشۆ کەسێ وەکو دۆگۆل موافق ورود بریتانیا بە اتحادی ئوروپا نەبوو. ئێمە شێ ئەم ئەبعادە بکەین و پس تۆ وەختی فکر ئەەکەی خۆدە ساختارە غەرب یەک کاسەوە یەک دەسە ئشتبایەکی گەورە مرتەکەبەوی. بزانن کارکردە بریتانیا تەکە یاڵەتە متحدەی ئەمریکا ئەشوبهێنن کارە بەمەنی ئەمە حەقیقەتە تاریخی هەست یانێسی ئەشوبهێنن بە کارکردە یۆنان و ڕۆم. تۆ ئەمە لەکوێ ئەوێنی تۆ؟ بزانن کۆنگرەسە ئەمریکا کۆنگرەسە پیران یا مەجلسە سنایە ئەمریکاست. مەجلسە سنا کۆپی مەجلسە ڕۆمە، ئیمپراتوریەتە ڕۆم. بزانە ئەمانە معتەقەدن، ئەمانەیەکی قانونیان دروست کردگە، ئەمانەی کە تاریخیان دروست کردگە، ئەمانەی کە ڕۆ تەپیان بەسەر ئەم دنیاداگە. ئێژن یۆنان بنیادنەرە تەمەدونە، بنیادنەرە فەلسەفەس و حکمەتە. ئەمما حکمت و تەمەدونی یۆنانی ئەگۆزرێتەوە لەلایەن ڕۆمیەکان و تەبدیل ئەکرێ بە ئیمپراتوریەکی گەورەیە عەزیمە نظامی اقتصادی و فەرهەنگی کە تەب ئەداتە سەر تەمامە قاڕێ ئوروپا و جیهانە قەدیم. ئیستا بریتانیا وەسایە یۆنان، یاڵەتە متحدەی ئەمریکا مەولودە بریتانیاس.
مەولودە بریتانیاست بۆ گۆستەرەیە سەرزەمینی هەست عەزەمەتە سەرزەمینی هەست و لە کناریان لەسەر ئیدەکان تەفەککوڕەکانە بریتانیا ئیاڵەتە متحدەی ئەمریکا متەوەلد ئەوێ بۆیە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆوتی داستانە ئینقلابە ئەمریکا داستانێکی هدایەت بووگە ئەمە بەو مەعنا نییە خەڵکە عادیە ئەمریکا شەڕیشی نەکردگە نەکوژیاگە نە لەسەرۆ داستانە دروستکردنە هەیکەلێ تەفەککوڕ لیبرالیستیە دنیای مۆدرنیتەیە بریتانیا لە ئیاڵەتە متحدەی ئەمریکایشی زوهور پەیاکە نە لە خۆدە بریتانیا بۆ تا بتوانێ ئەم تەفەککوڕە عالەمگیر بوێت تا بتوانێ ئەم گۆی زەمینە کۆنتڕۆڵ کاوە لە یەدە خۆی بگرێ تۆجۆکەن ئەم اتفاقەکە فێ پەس تۆ وەختی دەرکرد ڕابەتی فیما بینە ئیاڵەتە متحدەی ئەمریکا و ئینگلیس ناکەی ئەمەسە ئینگلیس مادرلەندە ئینگلیس سەرچاوی حکمەتە ئینگلیس قەلبتە پەندە و مێشکە بریتە ئیاڵەتە متحدەی ئەمریکاس ئینگلیس وەسە دایکێک و ئەمریکا وەسە مناڵێکی زۆردار لە دەسە ئەم دایکە تۆجۆکەن یەکێکن و بە یەک مەسیرا خەریکن ڕۆن و هەژەمۆنیە کە بە دنیا ئەعمالی ئەکەن یەک کارکردی هەست خۆ ئیستا من ئەو شتێکە لە فەزای مەجازیە بڵاو بگەسۆ و ئاوات ئەحمەد داواکە من لەسەری قسە بکەم بۆ یارانە کوردەوار و بۆ ئێوە لێ ئەدەم و بەعد لەسەر ئەمە قسەکەین دەنجێکی لە ڕادە بە دەربەرز و هەرایەکی گەورە گۆرانی عەرەبی و بیانی و کەمێکیش گۆرانی کوردی ئەمە یەکەم چرکە سادی چوونە ژوورەوەتە بۆ یانە شەوانەکانی شارەکانی هەرێم ژمارەیەکی زۆر گەنج و پیر دانیشتون هەندێکیشیان لە کوخە تایبەتەکاندان کە ناونراون VIP لەم کوخانەدا هیچ سنوورێک نامێنێت ئێستا زۆربەی باڕەکانی دەوروبەری شارەکان بوونەتە شوێنی ڕابواردن و سێکسکردن ئێمە ئەمەمان بە چاوی خۆمان بینی بەخێر بێن بۆ چیرۆکی یانە شەوانەکانی هەرێم لێرەدا بەتەنیا باسی شارێک ناکەین چونکە بارودۆخەکە بۆ سەرجەمیان وەک یەکە لەگەڵ چوونە ژوورەوەت بۆ هەریەکێک لە میانانە باسەوانە تایبەتەکان تەنیا جگەرە و مۆبایلەکەت پێدەیاڵن بێگومان کێشیان لەگەڵ ئەوەدا نیە کە بە جانتا پارەت بێنێت چونکە بنەڕەتی کارەکە بازرگانی و کۆکردنەوەی پارەیە زۆربەی یانەکان هەمان شێوازی دروستکردنیان هەیە بە هۆڵێکی گەورە دەست پێ دەکات کە ستەیجێکی لەبەردەمە بە چواردەوری هۆڵەکەشدا چەندین کوخی تایبەت هەن خۆیان پێیان دەڵێن VIP بەلاتەوە سەیر نەبێت لەلایەن کەسێکی بەڕەچەڵک چینیەوە پێشوازی لێ بکرێت لەگەڵ دەنگی بەرزی مۆسیقا و سەمای ئەو کچانەی لەسەر نیوەی کری جەستەی خۆیان کار دەکەن بە کوردیەکی باش لێ دەپرسێت چی دەخۆیتەوە لە هۆڵەکەدا کۆمەڵێک ئافرێت بە نیمچە ڕووتی بەنێو خەڵکەکەدا دەسوڕێنەوە بێگومان نەک بۆ خزمەتکردن لێت نزیک دەبنەوە و لە جگەرەکە دەکێشن و لە خواردنەوەکەشت دەخۆنەوە هەر کە دانیشتیت هەمان ئەو کەسەی شوێنی دانیشتنی نیشان داویت هەر خۆیشی خواردنەوەت بۆ دەهێنێت دوای زیاتر لە 20 خولەک دانیشتن گرنگیەکی ئەو تۆت پێنادەن ئەمە لەو پێناوەدایە داوای ژووری VIP بکەیت چوونە ناو کوخە تایبەتەکان پارەی دەوێت ئەوانی لەوێدا دەنیشن بۆ یەک بەڕز دەچن ئەویش ڕابواردنە لەم کاتەدا ئافرەتەکان بە لێشاو بەسەر کوخەکەدا دادەبارن بە تایبەت ئەگەر بزانن لە جزدانەکەتدا پارێکی زۆرت پێیە ئافرەتەکان لە چەندین نەتەوە و ڕەچەڵەکی جیاوازن زۆربەیان عەرەب و فارس و کورد و تەنانەت چینیشیان تێدایە
کڕیارەکاندا کورسی بۆ ئافرەتەکان دانەنراوە. شوێنی دانیشتنی ئەوان سەرمێز و باوەشی کڕیارەکانە. کاتێک پرسیاریان لێ دەکەیت چەند ڕۆژان لەو شوێنە کار دەکەن، هەمویان یەک وەڵامت دەدەنەوە. 2 یان 3 ڕۆژ هاتوو. لەمەوە بۆ دەردەکەوێت کە یانەکان لە نێوان خۆیاندا چەند ڕۆژجارێک جێگۆرچیان پێ دەکەن تا بە کڕیارەکانیان بڵێن بەردەوام خەڵکی نوێیان بۆ دێت. ئافرەتەکان بەردەوام یەک شت بەگوێی کڕیارەکاندا دەدەنەوە و یەک شتیان دەوێت با بچینە سەرەوە. ئەڵبەت ژوورەکان لە ژێرناوی مەساجکردندا کراونەتەوە، ئەگەر نا یاسا ڕێ بەکردنەوەیان نادات. دواتر دەرکەوت لە نەوەمی سەرەوەی یانەکە چەندین ژووری تایبەتان بۆ سێکسکردن. بۆ چوونە سەرەوەش پێویستە 50,000 بۆ نیو کاتژمێر بدەیت. ئەم پارەیە نیوەی بۆ خۆیانە و نیوەکەی تری بۆ یانەکەیە. لە کاتی چوونە سەرەوە مۆبایل و چەرخ و قەڵەم و هەموو شتە تایبەتەکانت لێوەردەگیرێت. نرخ جێگیرە و پەیوەندی بە زمان و باڵا و جوانیەوە نییە. کڕیار خۆی ئەو کەسە دیاری دەکات کە دەیەوێت بچێتە لای. گارسۆنەکەش لەیزەرێکی سەوز دەگرێتە ئەو کەسە و دەزانێت کە لەلایەن کەسێکەوە بان کراوە. دوای تەواوبوونی کاری ئەو ڕۆژەیان ئافرەتەکان دەگەڕێنەوە بۆ هۆتێلەکانیان. یەکێکیان پێیوتین بۆ هەر شەوێکمانەوە 25,000 دینار دەدات. کڕیارەکان لە هەموو تەمەنێکیان تێدایە، بە گەنج و بە تەمەنەوە. ئەم یانانە لە ڕووکەشدا تایبەتن بە خواردنەوە، بەڵام لە ڕاستیدا شوێنی لەشفرۆشین. گەنجەکان زۆربەیان نەیان دەخواردەوە، بەڵام هەر یەکێکیان چەند ئافرەتێکیان لەدەور بوو. بەم شێوەیە زۆربەی باڕەکان بوونەتە شوێنی لەشفرۆشی. هەر کەسێک ڕوویان تێبکات شەوێک بەبێ خەرجکردنی 100,000 دینار تێبەڕ ناکات. جوانی مەحەزم کوڕە جوانە دروغە ناکەم. وڵاتە بەقوڕم بەیانی ئەڕەمیرە. سەبت لێرەم بإستراحة. بإستراحة
فرقيني يا بابا بجرم لكم هات ناسك أنا مخوشة سكرانة بسكران أزاني سكرانة جواب أصلا خوشه باز میجابیم دوزه دار میشیم بیان جا صدق لك كم أنا مخوشة مهم منم نتو راست بالراس مهم كيجا نتو مهم منم نتو مهم كيجا نكر بو او مشتا فمنيستا فاحشة هو فكري أنا كرد قسيكيان هسبو كردن بو كنيشكا كان كوربريشن إيراني وقيمة خويا زاني خريكتك مشتريك يا معاملاك اجي خو مهمني من مهم رزاية من مهمة خب أما بأساس عقليتي كا بأساس عقلية بازار السكس أكا أوش لكوي لخاورم يعني قالي بوي من بول درتير من خوام هيكلم كالا قشنگك و پولك تجكاري تو مشتريكي حتى بن الدم زوانا كوت كسا خوارو شهوة الداقيسي السر وقت بو ماچي هاتشيشتا بدي او بو فومنيست فاحشه كان واقريك انا ام فرهنگ بير فكرك ابو فاحشيكي او قسي هزبو كردن بيكا او قيمة خويا زاني نرخ خويا زاني بازار يابي خويا زاني وازاني تشانيك جيت اوكي خب من امر اقرم كاك عواد احمد لم دي بيتها موجودة هل بخاطر بزانم ياركي تازي رابريوي چۆن ئەنوارێتە قەزیەکە و چۆن مەسئلەکە ئەوێنێت ئەبێ بانگی کەمەناوە دیبیتەکە هەنێ قسە بکات و بعد من دیبیتەکە ئەدامە بدەم و زەوایای ئەم مەسئلە بکەم و چونە مەسئلە ئەسڵەن شتێکی سادە نییە کە تۆ بتوانیت لە چوارچێوەی سەرفەن فساد جنسیە و پەرەپێدان فساد جنسیە تەحلیلی بکەی ئەم دیاردەیەکە کە خەریکە هەمەگیر ئەوێ لە فرە بەشێکە پس باجازە من ئەگەر کاک ئاوات ئەحمد لە دیبیتەکە مۆجودە تەشریف بێرێت کە من بتوانم کێشەیەک لەگرادووسەوێ کاک ئاوات ئەحمد ئەگەر تەشریف بێریتە ناوە دیبیتەکە ئیشێت تا ئاخرە دیبیتەکە بوێسی کە دەنگە من خراو نەوێت و دەنگ کەس نەوێت يعني اگر فكرك وقت الدنيا اتواني ريكوستكت لابوي وقرنا يشت تا اخر ديبيتك بويسي ومن قسبكم وقد جنابي شت قسيك بوكر الدنيا قبدي شون اگر من اي ولا ديبيتك الدرب كم دنگ من كز اوي ومن مجبورم لايفك يعني ديبيتك بوسينم توجه كان خب ظاهرا کاک ئاوات ئەحمد نەیگەرەکە بەشدار بێت لە دیبیتەکە چون فکرەکات وەختی نییە و ناتوانێت تا ئاخرە دیبیتەکە بەشدار بێت پێشووتر من نۆکتەیەک بێژم حکوومەتە هەرێم کارمەندانە حکوومەتە هەرێم گەرەکیانە واجێ بخەن لە ناو زەهنە مەردەما و حکوومەت گەرەکێ واجێ بخە کە گویا ئەم کارە ئێمە ئەیکەین لایڤ فەیسبووکیە چون هەر کەسێک ئەتوانێت لایڤێکی فەیسبووکی بکاتەوە مۆبایلێکی سمارتی واوە دەسۆ بە تایبەتی مشتێ فاحشە و خۆفرۆش و شێت و مشتێ جمێن فرۆش و بێدایک و باوک ئەتوانن بینەر بۆ خۆیان جەز بکەن و بەمەێژن لایڤ ئەوڵەن بابزانن ئەم بووگەنانەی حکوومەتە هەرێم وەخت خۆی مشتێ سپێ و ڕشکن بوون بەم شاخ و داخە ئاخرین قدرەتێکە لە خۆیان نیشانیان ئەدا چوار پێشمەرگەی گەڵگەنییان دەنگ باش دەنگ باشە چوار پێشمەرگەی گەڵگەنییان خب و ظاهرا ام موبایلی منە وەختێک کە گەرەکمانە
دیبیتێک بکەین و کەسێک گەرەکیوێ بەشدار بێ لە دیبیتەکە دەنگە من کزەکات حتا ئەگەر بە شێوەیە ڕیکوەست دێ و من ئەگەر ڕیکوەستەکە قبول بکەم یا بی هەنێرم دەنگە من خراوەکات و دەنگ کزەکات دەنگ خراپ بوو و کەسێک نەی ئەفەهمی من چیێژم بۆیە من دیبیتەکەم داخست یارانە ڕاپەڕین کە گەرەکیانە ئەم دیبیتە لە کاناڵەکە دابنین هەرتکیان بە یەک و بلکێن لوتفەن و بتوانن کەیفێتە دەنگەکە دروست بکەنەوە پس من ناڕۆمەوسە لە مەقولاتێک کە بەحسم کرد و ناڕۆمەسە لە مەسائلێک کە لە مقدمەکە هاتم و فیلمەکەم کە لێدا بەحسی بکەمەوە بەر لەوەی داستانەکە تاقی بکەم نوکتێک دەرمۆرد دیبیتەکانە ڕاپەڕین بێژن بزان ئەمڕۆ بوو گەسۆموت هەر کەسێ سمارتفۆنێکی واوە دەسۆ هەر کەسێ 1 گیگ ئینتەرنەتی هەز ئەتوانێت داینێک مۆبایلەکەی و استفادە بکە لە لایڤ برۆدکاستینگ ئەمە لە حکوومەتە حەلیمە پێئێژن لایڤ چون ئەم ئیمکانە مەوجود بووە ئیمکانی پیا کردگە بۆ گشت کەسێک حکوومەتە هەرێم فاحشەگانە حکوومەتە هەرێمی و کارمەندانە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتەکانی تریش خەریکن ئەم فەزا ئەگرن تۆ ئەوێنی حملەیەکی ڕوت ئەکرێت بەم فەزا ئەویش بە سوورەتە ئێرادان فاحشە مشتی فاحشە بە ئەلفاظە ڕەکیکە جنسی ئێرۆتیکی ژن فڕەدەنە ناوە ئەم فەزا لە ئەنوا و ئەقسامی چ لەوانەی کە درزەکان و بەرجەستگیەکانە مەمک و سمت و گوپ و ئەمانە خەنە دەرەوە چ ئەوانەی کە بە سوورەتە کەلام ڕاف و قسەیە ڕافکردنە جنسی بعنوانە ناقدان و منتەقدانە گویا سنەتە دینی مەسحەبی تێنە ڕۆ لامان کاتیشدا عدەیەک تحتە ناوە ئینتەرتەیمنت و شڕەشیت و ئەحمەق و ئەمانە تێرن و لە پڕێکە تۆ ئەوێنی مخاتەبینە ئەمانە بە حمایەتکردنە پەیجەهای جۆرا و جۆرە فەیسبووکی بە سەرمایەیە حکوومەتە حەلیم تا دەیان هەزار ئەڕوا و سەدان هەزار ئەڕوا ئەوانەی کە گەرەکیانە ئەم جۆرە لە ڕائاکردنە مەتن بووەنە هەمان خانەوە و گویا کارە خۆیان مهم جلوەبەن ئەم ئەحزابە وەختە خۆی بهترین نمودی کە بوویان مشتێ پێشمەرگەیە گەڵگەنیگە چڵکن سپێون بوو بەم شاخ و داخانە ئەم سپێونانیان هەنارد مەسەڵەن دە سپێونیان هەنارد بۆ ئەلیاوە کە لە ئەلیاوە بڕۆنە کوێ بڕۆنە جافراوە بڕۆن چی بکەن بڕۆن دانیشن بۆ خەڵکە ئەلیاوە قسە بکەن کە ئەچە ئەتفاقێ بکەوێ کە نانێ سوواڵکەن و شەو لەوێ بخەفن و ئەمانە خۆ نەهێزە نظامیەکی قدرەتمەند بوون کە بتوانە شەڕجەپەیی بکەن نەتوانیان ئینقلابێکی سەراسەری بخەنە ناوە سەرزەمینە کوردەوار نە ئەو ڕۆڵەی کە مەشیایە بیان گێڕایە گێڕایان پس نە مەتنێکی هەمەگیریان بوو تەنیا کارێک کە توانیان بیکەن ئەمەسە فەساد لە ناوەلادیەکانە ئێمە عمیقکەنەوە خەڵکی کۆچ بدەن و ئەمە تەمامە هۆنەرێک بوو کە ئەمانە بوویان ئام مشتە فاسدەی حکوومەتە حەلیم ئیستا فرەخۆیان بە مهمەزانن مشتێ سپێ و ڕشکەنە ناوە ئەو شاخ و داخەبوون و بکرێگیراوانە دەوڵەتانە منتەقە بوون بۆ نابودکردن مردم ئێمە ئەوەی کە ڕاپەڕین ئیستا ئەتوانێت لەم ئیمکاناتە بچووکە استفادە بکە و مردم فاسد مورد مخاطب ئێمە قرار ناگری و حەزمان پێ ناکەوە چون نیە لە سەتح عەقڵە زەکەری و بەلۆکەیە ئەوە دەرنەتیجە گوێی لێ ناگری و ئەڕواتە پێکاری ئێمە کارە خۆمان ئیدامە ئەدەین مخاطبینە ئێمە مشخەسن مردمێکن کە خۆیان بە مردم ئەزانن پس ئێمە ئەڕۆینە سەر ئەم مەقولە من ئاماژەم پێکرد ئەنچە کە لە دنیای ئەمڕۆ خەریکە کار ئەکا ئەنچە کە خەریکە ئەڕواتە بەرەو لیبرالیزمە ئەنگلاساکسۆنیە لیبرالیزمە ئەنگلاساکسۆنیە دەرهاتگەنە ناوە دڵە ئستعمار دەرهاتگە ناوە فەرهەنگە پرۆتستانیزم دەرهاتگە ناوە تەما چڕ و پڕە نظامە سوڵتە کلیسا وە کلیسەس و بەحسم کرد کە هەیکەڵە دەوڵەتە ئەمریکا تعبیر ئەکاتەوە لە هەیکەڵە ڕۆم و هەیکەڵە دەوڵەتە بریتانیا تعبیر ئەکاتەوە لە هەیکەڵە یۆنان بزانن مارگارێت تاچر لە دەهەی 1970 وەختی هات تغییرات بنیادینە گلۆبالیزیشن یعنی جیهانی بووگ مەترەحکە
وتي كجامعة موجود نية لبريطانيا جامعة موجود نية نقل بريطانيا لحج كشوريكي غربي جامعة أي موجود نية بلكو individual هاي موجودا تاك أو تاكا وكو تاكا اللعل بحثية كان لم حكومة حليمة تاك موجودة ودولات جامعة موجود نية جامعة يعني شي يعني سوليداريتي يعني شي يعني همبستگی يعني يونيتي يعني اتحاد يعني لقل يكتريابون پشت لپشت يكتري دانيان واتم مارغاريت تاتشر موجود نية وواقعا موجود نما امان الجامعة كان دروس نكرد من تيمة سرسر زمين كردوار جامعة كان ليك باشان نابوديان كرد بزن كأروي تسرم مقولي جهاني بون فرشتي جهانية وفركو كسيق أكوشي فرشتي جهاني بكاتو تو إشي بزاني وقت إيجي جلوباليزيشن شي قرار جهاني بكريتو بزانن هلا أديان دين الجولكة وقتي للدين بني إسرائيل درتيت تبديل أوي بديني جهاني لك إما وقت مفاهيم شمكا كان دروس وكارنا وين فرقا كان ينازاني بني إسرائيلي هاي جي إرادة بني إسرائيلي تكجو لك فرقك جو يهود دين إيدي جهانية توجه كان كس ناتواني بيوتو بني إسرائيلي بلام قش كسيتواني بيوتو يهودي من باسبورت إنجليسي ماس ولي من أنجلا ساكسون نيم من وايت نيم من حج وخنات وأنا مبومو إنجليش ولي أومو بريتيش بريطانيا انتربرايزا تعبير لتشينا كاتو تعبير لونا كاتو الرقزم من أقوريت يعني نجادة من أقوريت جوزانم أمة من أقوريت هم بستجي هاي خوينية من أقوريت من ناومو إنجليش من بوكمو بريتيش يعني عزفيكم لإنتربرايز لشركة چند مليتي بريطانية أوكي بزانن تو ناوي تو بني إسرائيلي أوي تو يهودي تو ناوي تو بني إسرائيلي أوي تو مسيحي أوي تو مسلمان توجوكي قراءة متن يكيكا خروجي يكيكا يك ستراكچر يك ساختمان يك بنياد يك سرچاوي آفرینشه يك خواس يك پیامه ويك دستگاه انقياده يكيكا حاج فرق هناك بس تو اميني حول الجهاني بون يهودية جهانية مسيحية جهانية اسلام جهانية يونيفرسالة جلوبالة أي أما قولي مثلا أخلاقيات الجهن شمول يونيفرسال يكسري أخلاقياتك كل جامعة بشري استفادة إليك ولا هرشي جيغازيكيك بس مقولي يونيفرسال بون وجلوبال بون مقولي جديد نية أي تشيا امرو حملي بيكن بيجن جلوباليزم جلوبالا كان أمام مقولة اقتصادية آبودية كداراي فرهنگ خويسي كداراي كحرشي بشا تنيجيسي وحرشي بشا قرتجيسي وحملي كرقبة بشا بزانن تامن ايوه سرماية بو ايوه تفكيك بكم ايوه فكرة كان سرماية تشيا كنو سرماية ما نهس كنو مشخصا يودونو سرماية أناسا لجيرة تبليغات وبروباغانداية ميديا كان نظام السلطة وفقد أمدونو أبا سرماية أناسا بتايبتي لنوع أخيريا
ئێوە سەرمایە ماڵی ئەنانسن financial capital سەرمایە ماڵی سەرمایە سەنعەتی سەرمایە سەنعەتی بەحسە قەرنە 19هەمە سەرمایە ماڵی بەحسە دنیایە قەرنە 21هەمە ئەی ئێوە چیتر وە سەرمایە ئەناسن بابزان ئێمە سەرمایە فرەمان هەست ئێمە سەرمایە معنەویمان هەست سەرمایە ئیجتیماعیمان هەست سەرمایە تەبیعیمان هەست سەرمایە فەرهەنگیمان هەست سەرمایە ئیجتیماعی خۆی سەرمایە عاتیفی لێ تێتێ دەرەوە تەوەجۆکەن سەرمایە معدەنیمان هەست خۆ با تەوەجۆ بکەین بزانین لەم سەرزەمینی کوردەوارە ئێمە چەندێ سەرمایەمان هەست ئێمە ئەگە سەرمایە سەنعەتیمان نییە سەرمایە معنەویمان هەست بوومان سەرمایە ئیجتیماعی و عاتیفیشمان بوو سەرمایە تەبیعیشمان بوو سەرمایە سامانە سروشتیشمان بوو تەوەجۆکەن بزانن و سەرمایە زەمینی و مالکیەتیمان بوو یعنی سەرزەمینێ مەوجود بوو زەمینێ مەوجود بوو ئێمە بوومان بزانن سەرمایە ماڵی ئەتوانێت ما بەقی سەرمایەکان بسێنی سەرمایە ماڵی ئەتوانێت زەمین بسێنێت سەرمایە ماڵی ئەتوانێت سەنعەت بسێنێت سەرمایە ماڵی ئەتوانێت مەعادن بسێنێت منابع تەبیعەت بسێنێت سەرمایە ماڵی ناتوانێت چی بسێنێت و لە کامە حەوزە مشکڵی هەست سەرمایە ماڵی ناتوانێت سەرمایە ئیجتیماعی بسێنێت و ئەمە گەورەترین مشکڵە سەرمایە ماڵی بوو پس چی کرد حملەی کرد بۆ شکاندن و لە بینبردنە سەرمایە ئیجتیماعی ئەگەر ئێوە ئەم بەحسە لەگرا تێ نەگەن سەرتان ئێڕۆر لێبا ئاژیر بکەش و نافەهمم تا بۆتی بکەمەوە کە بەفەهمی بزانە ئیمڕۆخ گوێ بگرن لە زوانە فاسۆمیە حکوومەتە هەرێم خەڵکە سلێمانی خەڵکە کەلار کفری هەڵەوجە ڕانیە سۆران هەولێر بنە کەلام و تای کەلامیان دوو مەفهومە سوود استفادەم لێ کردو سوودم لێ بردو سوودی هەسوو مەسەڵەن قساکەم کاورایژێ کاک پێمە وەڵا قسەکانە زۆر سوودم لێ برد وەڵا گوێگرتن لە کاک پەیمان زۆر استفادەی هەست هەردکیان مەفهومە اقتصادین هەردکیان لەسەر دووگانەیە سوود وە زەرەر وێسیاگن تەواو حەوزەیە زندگی ئینسانە کوردی لە حەلیمە کوردستانە لە دوو مەفهوم کۆوێتەوە مثال کاورا بە منێژێ کاکە پەیمان هەنار فرە سوودی هەست لە کاتێکا خەڵکە قەیمە ئێمە ئەیانوت هەنار حەکیمە هەنگوین حەکیمە نانەوت سوودی هەست نانەوت ئیسیفادەی خاسم کرد لە هەنار خواردن ئەیانوت هەنار حەکیمە تۆژۆکەن مەفاهیم جێ ئەگۆڕێت کە جێ ئەگۆڕێ ئتفاقێگە کەفێ سەرمایە ماڵی ناتوانێت سەرمایە ئیجتیماعی بسێنێت ئەمە سەرمایە زەمینی ئەسێنێت سەرمایە تەبیعی ئەسێنێت سەرمایە سەنعەتی ئەسێنێت ئەمە ناتوانێت سەرمایە ئیجتیماعی بسێنێ پس ئێشێ چی بکە ئێشێ سەرمایە ئیجتیماعی نابودکە کە بوودی نەمێنێ تا بتوانێ لە حەوزەکانی ترە بێ منافسە بڕواتە بەرەوە ئۆکەی خب ئینسان سەرمایەدارێک ئێمە ئەوساوتمان لە سەرزەمینە کوردەوارە چی بوو کەسدار بوو دەستدار بوو ماڵدار بوو سخاوەتدار بوو هەرچیە کە دار بوو ئەم بووی
دار يعني دارایی هەیبوو. ئۆکەی ئەنچێ کە خەتەرناکە لە مەقولەی سەرمایەی جیهانیە هاوردن بەحس سوود و منفعەتە. مەسەڵەن پەیمانە حەیدەری 1 ملیۆن دۆلاری هەست، من ئەگەر بێم و ئەم 1 ملیۆن دۆلارە بەم بە ئێوە بۆ خۆتان مەسرەفیکەن، بیخۆن، ژنی پێ بخوازن، شووی پێ بکەن، ماڵی پێ دروستکەن، پەیمان لە نەزەرت ئەم سیستەمە جیهانیە مەوجودە ئەحمەقێکە. چرا؟ چون 1 ملیۆن دۆلاری نەداگە کە 1 ملیۆن و 500,000 دۆلار بگەڕێنیتەوە. پەیمان ئەشی لە پەسە پەردەیە هەر چەشنە هەڵس و کەوتێکا کە ئەیکا سوودە ئیقتصادی بە شێوەیە پوڵ و سەرمایە بووە. ئۆکەی؟ پس من یەک نوع سەرمایە ئەناسم، سەرمایەی ماڵیە و ئەم سەرمایە ماڵیەشی خۆی تەولید کاتەوە. من ناتوانم سەرمایەکانم تەبدیلە بە سەرمایەکانە تر بکەم. بزانن ئێوە یەک زمانێتان و سەرمایە گوزاری ئەەکەین، کاورا پوڵی بوو ڕووی زەمینی ئەسەند، کاورا پوڵی بوو ئەچوو ماڵی ئەسەند. تۆجۆکەی ئەمڕۆ شتێک کە سەریع ئەنەوێتەوە پوڵ و سەریع ئەم سەرمایە جێبەجێ نەکا، چه اتفاقێکە کە فێم سەرمایە نییە. لذا بەشێکی فرە لەم پوڵە نەغدە هدایەت ئەکرێتە کوێ؟ هدایەت ئەکرێتە ساخت و سازە ناوە شارەکان، تەبدیل لەوێ بەچی بابڵم مەسکەن، حوباب، بەڵق لە بەشە اقتصادیەوە، بەڵقە مەسکەن، بەڵقە زەمین ئیتر زەمینە کەشاوەرزی نییە تۆ بڕۆی 100 هکتار زەمینە کەشاوەرزی بسێنی تا لە ناوە ئەم زەمینە کەشاوەرزیە تو تەولیدە کەشاوەرزی بکەی، سەرمایە تەبدیلە بە زەمین بووگە، زەمین کار ئەکاوە نانەتەوەدا و تۆ تەولید دەکەی. نە، تۆ ئەڕۆی 50 متر زەمین لە شارە تاراناسێنی دەرئەسەرە نەوەساناتە اقتصادی و تەوەڕۆم و حباب و بابڵە مەسکەن، ناگەهان سەرمایەیە ماڵی پوڵێتۆ لە 5 ملیارد لە شەوێک ئاوێتەوە 15 ملیارد. تۆژۆکەی ئەم اتفاقە کەوتگە و تو ئەوێنی سوود و استفادە ئەوێت و دوو مەفهومە کاربردی لە زوانە تو باسە هەرچیە بکەی لەم حەلیمە خەڵک بە سوود و بە ئیستفادە جواو دەداتەوە. بزانە هیچ کەسێک لە خۆی ناپرسێ سەرمایەی عاتفی قدرەت بە تۆدا، سەرمایەی زەمین بە تۆ قدرەتەدا، سەرمایەی معنەوی بە تۆ قدرەتەدا، سەرمایەی ئیجتیماعی بە تۆ قدرەت ئەدا، ئیمکانە زندگیەدا. تۆ پوڵە بۆ چییە؟ تۆ پوڵە بۆ ئەوە گەرەکە گویا بتوانی زندگیکەی. لەم پوڵە کە بەدەستی تێری تو ئەتوانی هەر شتێک استفادەکەنەوەی کە پوڵ خراوە ها نانە، ئەمەی کە تۆ هەرچیش دەبیکەیتە پوڵ و بەشەکانەتر سەرمایە نەناسی. ئەمە یە هەدەفێکی وا لە پشتە، یە هەدەفی وا لە پشتە ئەمە و خەریکە یە کارێ بە تۆەکە. زین چه اتفاقێکە کە فێ بڕۆن ئیستا خەڵک لە کۆرپۆریشنە ئێرانی فێرە بورس بووگە، بورس بازیەکە. بورس چیە؟ بورس نوعی لە فعالیت و نوعێکی مهم لە فعالیتە ماڵیە. تۆ پوڵ دائنی پوڵەگری، پوڵ دائنی وەسە قمار هەرە مەسە قمار تۆ تۆلید ناکەی، پوڵ دائنی کە پوڵ بگری، پوڵ دائنی کە پوڵ بگری، ئەمە قمارە. خۆ تەواو بانکەکان دنیا قمار بازن، تەواو مردمە دنیا قمار بازن، وەلێ کاورا فکرەکە پۆکر و 21کردن قمارە، حکمکردن قمارە، ڕۆلەت و کازینۆ قمارە، ئەو چووگە سەنهاوە بۆرسە تاران قمارباز نییە. چه اتفاقێکە کە فێ ورودە ئەعداد بەناوە یەکسری دەیتابیس، عدەیەکە ڕۆنە سەر عدەیەکە دەنە خوار لە پڕێکە نەما عدەد و ڕەقەمێک کە تۆ کارە بۆی کردو نەما هیچ تۆ حیچێکەوە دەسۆ
نییە لە تەبدیل سەرمایەتە و لە سەرمایە گوزاریەکە کە کردە هیچێک دەسە ناگرێ بزانە ئەمە کە تۆ فکرکەی من منفعەتم منفعەتێکە ئەوەم فقط ئەمەسە و من ئەگەر ئەمە بوێت ئەتوانم بڕۆم کەواوی پێ بسێنم سەکسی پێ بسێنم لەزەتی پێ بسێنم ئیمکانە زندگی پێ بسێنم ڕەفاهی پێ بسێنم ئەمە فرەیەک لەمانە یعنی لەزەت ڕەفاه ئیمکانە زندگی بۆ ئینسان کە مەوجودێکی ئیجتیماعیە تعریفێکی گستەردەی هەست تعریفێکی کلیشەیی نییە ئەسڵن تعریفێکی کلیشەیی نییە ئەمە هەرچی شتە کالایی بۆ تۆ تەهیەکە و تۆ بە هەبوونە ئەمە هیچ قدرەتێکە نییە بێجگە لە قدرەتە خەریدنەوێ هیچ قدرەتێکی ترە نییە و تۆ بۆ نەگەهداریە ئەمە احتیاجت هەست کە هەران چێک و هەرو کەسێک کە ئەمەتە بۆ نگەهداری ئەکا بیپەرستی بانک دەوڵەت سیستەمە دەوڵەتێ کە ئەمتە بۆ ئەپارێزی بۆتی پاک ناکاتەوە و قوانینی ڕعایەتکەی ئەنا بانک ئێستا ئەمەی کە کاغەزەوارێکی فانی منە لە ناوی بانکە بە سوورەت عەدەدە 10 مەوجودە بانک دەتوانێت یەک کلیکیکا پاکی کاتەوە قەشە ئەگەر لەم بەحسە کە من سادەم کردو تێگەین ئەوجا ئەفەهمین چه اتفاقێکەوت کە مارگارەت تاچەر ئێژێ ئیجتیماعی موجود نییە جامعەیە موجود نییە دەوڵەتە و ئەفرادە دەوڵەتە و تاکە پس بەحسە کۆمەڵگاکردن بەحسە اتحاد هەمبەستەگی سەرمایەی ئیجتیماعی بەحسێکی پوچ باتڵ نابوودە کێ زەرەرەکە خب با بێمە سەرە هەر ئەم مەوزوعە زەرەر سوود زیان بزانێت جیهانێکیان بۆ تۆ دروست کردەگە بە تۆ ئێژن ئەگەر نەیتە ناوی ئەم جیهانە زەرەر ئەەکەی ئەگەر نەیتە ناوە ئەم جیهانە لە بینەچی نمونەت بۆ تێرنەوە نمونەیان بۆ دروست کردە کۆرەی شۆمالی لە کۆرەی شۆمالیە کەس ناتوانێت قسە بکە کەس نانی نییە بیخوا خەڵک موبایلی نییە خەڵک تەلەڤیزیۆنی نییە خەڵک ناگەڕێ تۆ ئەویتە کۆرەی شۆمالی وەلێ کەس بە تۆ نایژێ ئەگەر تۆ بەشداری بکەی چی ئەدەی بزانە بە تۆ ئێژن ئەگەر تۆ بەشداری نەکەی چت فرە لە دەسەدەی بەڵام بە تۆ نایژێ ئەگەر تۆ بەشداری نەکەی چی لە دەسەدەی ئەگەر تۆ بەشداریت کرد چیت پێتێت چه اتفاقێکە بۆ کەفێ چی لە دەست ئەدەی راکەم تۆ هەرچیشتە بەسەر اقتصاد و وسیاگە هەرچیشتە بە سوود و بە زیان بەڕەسیەکەی بە سوود و بە زیان اجتماعیش نەماگی دانێ فەردی تۆ ئەگەر لەم سیستەمە بەر زندگی بکەی چی لە دەست ئەدەی ئەگەر تۆ چۆن ئەزانی ئەگەر نەیکەی ئەوی تۆ کوڕی شۆمالی بەڵام چۆن نازانیت ئەگەر بەشداری بکەی چی لێ قۆمێ کامیان مەسەلەکە سەریەوەسە مردم ئێمە نازانی ئەگەر بەشداری بکە چه اتفاقێکی بۆ کەفێ وەلێ ئەگەر بەشداری نەکەوێتە کوڕی شۆمالی دەسوێتەکە کوڕی شۆمالی فرێک لەم سەرمایانەکە من وتم نیسی مەسەڵەن ئێوە سەرمایە تەبیعیتان هەست کوڕی شۆمالی مەحدود هەسی ئێوە سەرمایە مەنابع تەبیعیتان هەست ئەوان کەم هەسیان ئێوە سەرمایەکی عەزیمی ئیجتیماعیتان بوو وەلی سەرمایە عەزیمی ئیجتیماعیتان لەبەین برد بەکێ بە حکوومەتە هەرێم کۆمەڵە دموکرات پەکەکە فعالینە حوزەی جامعەی مەدەنی تەلەڤیزیۆن میدیا نۆرمەکانی کە فڕیاندا ناوی جامعە بەچی بە متەخەسسین تۆ لە کامە جیهانە زندگیەکەی لە جیهانە پسپۆڕەکانە زندگیەکەی دانێ تاکێکی خۆپەرست تاکێکی هاڕیاک تاکێکی بێبنەما تاکێکی بێکەس تاکێکی بێدەسەڵات و مشتێ پوڵ لە گیرفانە و ناوگەڵێکی شۆڕ
کە بە وایەگرا ڕقیەکە تەکە فاحەشەیەکی خۆفرۆشە کە بە ناوگەڵی گەلێکیسی بە سروەت بگا ناوگەڵی بووگە سۆمەعدەنە تەڵا خۆ تۆ تاکە ئەم دوو تاکە ڕوبەڕوویت تاکێکی ناوگەڵ تەڵا تاکێکی ناوگەڵ ڕقی وایەگرایی وا لە ڕقابەت پووە دەساوردنا خەریکە قوون یەکتریە دڕن هەر فەسادێکەکەن ئێستا تەمامە معزەلاتە ئەمانە متەخەسسین حەلیەکە پەسپۆڕ حەلیەکە پەسپۆڕ چی؟ بەدەنایشێ بڕۆ دکتۆر بڕۆ مختەبەر خۆشە لەم دنیا نایە حەز لە زندگی ناکەی کسەڵی دەمەقی بڕۆ لای ڕەوانکاو بڕۆ لای ڕەوانشناس گەرەکە ئەزدواجکەی بڕۆ مشاوەرەی ئەزدواج بگرە بڕۆ ناو پەیمانە حەیدەری بە و بژی پیاگێکە ناسم و ئەمە مۆسەفاتیە سو وە دەردە زندگیە خوایە ناخوا کاوراژی نەوەڵاو ئەمە سیۆری زەلە و فرەتو ڕەس و خشنە و وە دەرناخوا تۆ چیت گەرەکە لە ئەزدواج فقط خۆشبەختی وە نازانی خۆشبەختی چه شەکڵیە ئێلەمانەکانە خۆشبەختی بڕەقسین هەمیشە پێ بکەنین هەمیشە نەرموین هەمیشە هەرچیەکم گەرەکوێ بوێت پوڵ بوێت تەڵا بوێت تەفریح بوێ سەواح لە گاماسیا و بوێ ڕوت بوێ قوت بوێ هەرچیشتە بوێ خۆب ئەم ئێلەمانانی نییە متەخەسس پێژێ ئەزدواج مەکەوە دەرناخوا کاراو تاو تووڕەز وە دەردتۆ ناخوا اوكي بعد هرتنتن ارواد اجيت حفزي كم حفزي نكم طلاق بسينو بشو بيكارتو متخصصين سوار بركول وبسبوران سوار بركول قمتو تلفزيون كاكيتو مش تفاحة دانشكن ارتميسا بسبور ربوارة درون ناسي او ما مساود شون درون مان بناسين ولا درون تان خرتو قشنغ وروني ليبان وقشنغ بيتو هركسي روجي ددفأ حیزی نەکا خاز ناوێتەوە نەوارێ لێ بە و قڕ لێ بە و بڕەخسە و هەڵیخەرە و دایخەرە و خاسەوی تۆ تەوەجۆ ئەەکەی تۆ لەگرا ئەوێنی متەخەسسین کە پەدەنە سەرە تۆ بە بوروکراسیە دەوڵەتە جوولەکەی کە پەدەنە سەرە تۆ وەختێ تو تاڵان ئەکری لە هەرچی زەمینە لێت ئەدەن و تاراج دەکەن وەکو کولە کەوتگنە گیانە چۆن ئەکەوێتە ناوە مەزارع ئەوە تاراجە ئەکەن بەرە ئەدەن لە ناو دەسە متەخەسسی ناکەفی گەرەکتە نان خۆی متەخەسسە تەغزیە گەرەکتە جگێ بوویت و حل لە اختلافکەی متەخەسس هەز ئاشتی ئەدادەوە تێژی ئاوا بکەن و ئاوا نەکەن و ئاوا بکەن و ئاوا نەکەن و مشتی حەیوانات کەوتگنە کار کێشیا گەسە جێگەی سەر چێ بکەن و فاسۆمی لە سایزە ئاڵەتە تەناسەڵیۆ تا زی پیاگو ئەوە قیت کە بەرزوێ خاسە و داکەفێ خاسە و چەند دەفە پوزیشن فرە خاسە و کامە پوزیشن دخولە ئەمیقی هەسو و کامە پوزیشن ئەمە بەحسە جدیە ئەمە جامعی تۆستۆ خەریکی ئەیوێنی ها بڕۆ لە دۆکتۆرە ژن خەریکە بەحسە جنسی ئەکە تا پسپۆڕە سایزە ئاڵەتە تەناسولی خاسە و خاس نییە و ئیشێ کەمیە و ئیشێ درێژوێ و ئیشێ باریکوێ و چۆنوێت و فرەخۆشە و ئەم فسادە ئەمیقە کە خەریکە ئەڕوا داستانی وا دەشوینە قەرارە سەرمایە ئیجتماعی لە دەستبەی و لە دەستیەدەی تۆ کێ ئەمینی تۆ دانێک بە مشتێ پوڵ لە گیرفانیا نازانی چی بکە دوو دەفە مامرە خوا مامر لە بەر چاویەکەوی سێ دەفە کەواوە خوا بکاوە لە بەر چاویەکەوی دڵی تەنگە چوار دەفە چوار فاحەشە تێرێتە ماڵ تاقەتی سەکسیشی نامێنیت ژن بۆی ئەوێت و سوراخ فەوری ئیتر قسەیەکی نییە بیکاتێکیە ئیتر مەوجودێکی ئینسانی ناوێنێ دو عەدەد سوراخە متحرەک ئەوێنیە ڕواوەڕێوە نەعواتفی بۆی مهمە نە شخصیەت و پەرسەناڵەتی بۆی مهمە نە قسەیەکی بۆ کردن هەست کەوتگنە گیانی یەکتری لە یەکتری ڕاماڵن خروجیەکەی ئەوێت و چیت لە دەستدا تۆ هۆڤیەت ئینسانیت لە دەستدا تۆ هەرچی سەرمایەتە بەرباد چوو چی ماگی تۆ دانێ خوێڕیە هاڕیاب جائسە جامعایشە چی بکە ئێشە فکرە دەوا و دەرمانە ئەم مشتە فاسدە بکە
قرص زد ئەفسردگیان پێبێ مەواد مخدریان پێبا تا ئەمانە بتوانن ئیدامە بدەن ڕام بوون دەسەمە بوون ئیدامە بن و لەگەڵ ئەم بحرانانەی خۆیانە بڕۆنە بەرەو لەگراسە تۆ تەبعات جۆرا و جۆرە نەخۆشیهای پیچیدەی ڕۆحی ڕەوانی لە وجودا ئینسانانە دەرەکەوێ کامەتان هاتکن بەڕەسیتان کردگە بزانن تەبعات حزورە لە ناوە ئەم سیستەمی جوولەکە چه تەبعاتی بووگە چه تەبعاتێکە چیتانی قۆمیاگە حاڵتان چۆنە حاڵتان خاسە چیاتان لەدەستداگە جەماعەت سوود و ئستەفادە سوود و ئستفادە و سوود و ئستفادە و موچە و پوڵ و پارە و پارە و پوڵ و موچە و موچە و پارە و پوڵ و پوڵ و موچە و پارە و پوڵ تای کەلامتان بنە کەلامتان سەرە کەلامتان ئاخرە کەلامتان چییە پوڵە پولیش نازانی چی پێ بکەی نازانی چی بکەی بە پوڵ پس ئەو ئەزانی چی ئەکا وەرێ تۆ دانێ کاولە تێ هەڵدریاگی نازانی چی ئەەکەی تۆ ئەسە نازانی سەرمایە گوزاری تۆ نازانی ئەوەی کە منم شەو دەرگای ماڵەکەم بۆ میوانی ئەەکەم و تێتە ناوی ماڵەکەم سەرمایە گوزاری عاتفیە تۆ پشتە من بخورێن تا پشت تۆ بخورێن تۆ ئەوێنیت ئەمە فقط بیڵگەیتە وەختێک ئەتوانێت جەهەن حەپەلوشکە دروسی ئەەکەن بعد هەیکلێکی لێ نیشانەدەن کە ماغا 100 ملیۆن دۆلاریش وە برسیەکانە ئەفریقایەدا ئەو سەرمایە گوزاری ئەکا سەرمایە عاتفی بگرێتەوە هەیکلە قەشەنگی لە خۆی نیشان با کەس ئیتر وە بیلگەیت ناژێ وەڵا کەرە پوڵاوەتە مردم بیخوێن خێلێ کەرە کەس ئەمەی پێ ناهێژێ نا ئەو لەو لاوە ئەیوا لەم لاوە تێت هەیکلە قەشەنگەکانی ئەو کە ئارزووی تۆس لەم قاڵبە ئینسانیە دەری ئەخاکە ئەو ئەزانی سەرمایە عاتفی چیە مەرتی کە تو چوزانی سەرمایە عاتفی و ئیجتیماعی چییە تو چوزانی لذا هیچ کەسێ نەیگەرەکە ئیسار وە لە خۆبردووی جیهانیەوە بکاتەوە هیچ کەسێ نەیگەرەکە ئازادی جیهانیەوە بکاتەوە گشتی گەرەکێ چی جیهانی بکاتەوە منفعت تەڵەبی جیهانی بکاتەوە سوودخوازی جیهانی کاتەوە لە جیهانێکا وا گشتمان ئاگامان لە یەکتری وێ لە یەکتری نەدزین کڵاونێنێ نسقەی یەکتری وە سەر یەکتری وە کڵاو یەکتری هەڵ نەگرین کەس نایژیت سەرمایەهایەکی تر جیهانیەوە بکەنەوە نا قەژەنگە نییە گەنێکە سوودی نییە سوود تەوەجۆکەین وەختی تو گاگەلی کەوتیتە ناوە ئەمە گاگەلی لە بینە ئەوەن قەشەنگ لە بینە ئەوەن زەریف لە بینە ئەوەن و تۆ پەی بەمە ناوەی کە چه ئەتفاقێک لە ناوە دەروونە تواکەوتگە و چه ئەتفاقی لە ناوە جامعەی تواکەوتگە و خەریکن چی سازماندەهی و ساماندەهیەکەن من تەبعاتە ئەم داستانەتانە لە حکوومەتە هەرێم بۆ بێژم کەسانێکە لە کەلار و کفری و هەڵەوجە دانیشتگی با من 10 ساڵەتەتان پێ بێژم ئەم ڕەوەندە وا بچی چه اتفاقێکە کەفێ ژنەکانە حەریم گوێتان وا پێوە دەمتاندا خسکە قسە ناکەن ئەی جەماعەتە چیقەچیق کەرچی ئەوانەی فاحشەگانە فەمینیستی ڕخراوەی ژنان ئەوانە وا شورتتان ناوێزانە کرد و خیاوانەکانە سلێمانیا ئەزانیستە تۆ داوات چییە تۆ داوات ئەوە نییە بێژی پیای کاول وا تۆ چووگیتە ئەو قەحبە خانانە وا سەفتە دۆلار خەرجەکەی بۆ جندێ کارێک خاسی ناکەی ها تۆ حەق نییە کاری وا بکەیت تۆ حەق نییە سەرمایەی پولی خۆت بۆی لەوێ سەرمایە گوزە لەوێ خەرجیکەی تۆ حەقت نییە ئیمکانە ڕۆمانس خۆشەویستی تەولید سەروەتهای جۆرا و جۆر لە جامعە بوەسێنیت کە منیش پێم وەکو تۆم پێ بێت تۆ یەک ژن هەوێنی ئەم قسە بکە یەک گشتی هاوارەکە ئەو بۆ ئەکا بۆ من نەدەم دێ بەبڕۆ بدە بزانم تۆ لە دانە ئەیوەیت و بابزانی وەختی تۆ تەبدیل بوویت بە دوو سوراخە متەحەڕەکە پوڵ دەرهاوەر سەرفەن لەم ڕقابەتە ئەی دۆڕێنی دەورانە ئەوج زندگیت خۆی بکوژێ 10 ساڵە کە ئەگەر هەمەگیر بێت 2 ساڵە
بۆ چون هەر نەسڵە جەدید تێتە بەرەوە کەنیشکە لیقە خز گت 14 15 ساڵە و 18 ساڵە تێتە بەرەو بازار تۆ تەختەکە تۆ دوای 20-25 ساڵ حەچی جێگەتە ساگی ئەوێ یعنی چەق ئەوێ مەمکە چەقەوێ سکە چەقەوێ قیافە گەنەوێ بازار نامێنێ لە $100 قیمەتەوێتەوە $5 وەختی گشتی بووە فاحشە ئیتر کەسی حازر نییە $10 بە تۆ ئێشە سرویسای جۆرا و جۆریش بێ جاران ئەگەر کاورا فاحشە و فەقە پاڵەکەوت چاخ و زل و قەڵە و مهمنە و ئەمڕۆیشە کەمەری باریکوێ ستریپتیز بزانێ وەقەی میلە هەڵخاتۆ سەکسە ئەیناڵ و ئاناڵ و ئۆڕاڵ و ئەمانیشە گشتی بکات هەڵی بووی ماساژیش بدا تا بتوانێت $50 دەربێنی جاران قەیم فاحشەکانە قەیم هەچێکیان نازانی بێسەواد بوون بێ کەس و کار بوون بێ دایک و باوک بوون بە بەخت بوون دیان قۆمیا و لە فاحشەگیش لەزەتیان ناورد کەسێ نەیانێ خواست کەسێکیان نەوە بۆیە ئەڕوونە چیا سرخ و ئەڕوونە تەوەکولاباد و شارن نە و مەلحەکان ئەکەوتن تا ئەوەی کە دانەیە گیرەها ئەمانەی ئەخواست و ئاوتە و تەوبەیە کردە سەریان وەلی با بزانن ژنەکانە حەلیم 10 ساڵەتر ئێوە وا سکوتتان کردگەوە لەم جامعە قسە ناکەن چی وەسە لەم جامعە خەریکە تێت لەم سکوتە ئەدامە بن بهترین اتفاقێک لە ناو ئێوە ئەوکەوێت هەسێرە کەریمە وا تێژی بڕنگشتان بن وەختی ئەکەونە ئەم کارە اتفاقێکە ئەکەوێت کەس ناتانخوازێ کە کەس ناتانخوازی کەس مەسئولیەتتان قبول ناکە تۆوە تەنیایی ناتوانانی هەم خۆت بژێنی هەم ماڵە بوێت هەم مناڵە بوێت هەم ئایندەی بۆ خۆت دەستە بەرکەی هەم ڕۆژان لە دەورانە 40 ساڵگی و 50 ساڵگی معنیە پەیاکە لە زندگیت تا نە تو دائما وایتە ڕقابەتە دەحفێ مەم کاڵکێشی دەحفێ سیلیکۆن بخەیتە ناوە گەڵە دەفعەیە دەمە پرۆتێسکەی لێو پرۆتێسکەی بۆ لەبەرەوەی لەم بازاڕە خودنەماییکردنە عەرزەکردنە مەمک و سمت و لێ و سەکس و جەزابیەت جنسی خۆت دەرخەی توش دانێ سەتحیە بیسەوادی و ئەوەنە عەقڵە هەست نەوەکو دایکەکانە سابق ماگی تۆ لە ڕەوابەتە ئیجتیماعی ئەفەهمی لە نسبەت بە جامعە اتفاقات جامعە بۆت مهمە کە فەساد نەیە چون بازار خۆت کەمەکرێت و ئیستە بە لە قاوە سەکس بەربەن ئەوەین کەسێ بێ مشتریە خواتی ئەوەنین کەسێ لەم ڕقابەتە ئەدۆڕێنێ تۆی ئیمڕۆ لە ئەمریکا ژنانە ئەمریکا دۆڕاندگیانە پیاگەکان وەکو کەڵەگا بەربووگن لە خوایانە سەکسیان دەزەکەوێ و $10 بێ مەسئولیەت و $10 بێ مەسئولیەت تۆ فکرەکەی لەم تەنەوع جنسیەت و ئەیوەی تۆ چون بۆ کۆنفرەنس وەختی بازار فرە بوو قیمەتی شەشکێتێتە خوارەوە دەی تۆ بۆ دەنگ ناکەی بۆ سکوتە کردە چون ئێشێ سکوت بکەیت تویان وا فێر کردە تۆ بەچی فێربووی بە حەلیمە سوڵتان و بە حەڵقەهای کورەیی و بە حەڵقەهای تورکی تۆش خەریکە فێرە فەسادە عەقڵی بووی وردە لە ژێر و خەریکی عاقبەتە ئەمە ئەوێت و چی عاقبەتە ئەمە لە دەستچوونە سەرمایە ئیجتیماعی و عاتفیە ئیتر تۆ هیچ وەخت نەدەسە بە سەرمایە زەمین ئەگا نەدەسە بە سەرمایەهای سەنعەتی ئەگا نەدەسە بە سەرمایەیەکی عەجیب و غەریب ئەگا دەسە بە هیچی ناگا تەبدیل ئەوی تۆ بچی تەبدیل ئەوی تۆ دانەی هاڕیاک کە هەرچی دەبێ مقاومەت بۆ فرۆش ئەرائا ئەدەی و ڕۆژێکا لە تاوە دڵتەنگی و نەخۆشی و فەرامۆشیە لە بین ئەچی بوون و نەبوون لەم جەهانە هیچ معنایەکی نەبوو نەک تۆ نەتفەهمی نەک تۆ ئەم تەماع و وەسوەسەتە هیچ هدایەتێکتی نەکرد بەڵکو کاورتری کرد اتفاقن ئەو کەسەی کە لە زندگی تێگەی بوو و توانی هدایەتە شەهەوات و وەسوەسەکانی دروست بکات و توانی تەداومی پێبدا و بیری لە ئەمنیەت کردووە ساختارە جامعینە ئەشێوان بەڵکو بتەوتریە کردو بەڵکو نرخەکەی ڕائگرت بزانن و پێی کەزانی بۆ دروست بوو ژنانە حەلیم و ژنانە کوردەوار گوێ بگرن و پێیک بۆیە دروست بوو بتوانێت قیمەتی نەفت بواتە سەر و قیمەتە نەفت نێتە خوار و وەختی عەرزەیە نەفت لە بازار فرە ئەوێ هەوساریکە تەولید نەفت دێرێتە خوار و تا قیمەت نەفت نێتە $5 ئەمە کارەوە پێیک بوو مەگەوان نییە چون لە ناوە ئێوە هیچ اتحادی بە ناوە ژنان مەوجود نییە
بازار سكس بەری بەرداگە بزانە ئیستا دەهەی هەشتایەکانە ئێران ئەواسەتە دەهەی هەشتایەکانە ئەم کۆرپۆریشنە ئێرانیە هاتگنە بازار و کەنیشکە دەهەیە شەست بازاڕی تعتیب بووگە بگەسەوە قەیرەی پیرەژن تەڕە پیرەژن بازاڕی نییە کەنیشکە 18 ساڵە 16 ساڵە بۆ دروست بووگە فاسد تا سەر ئێسک تا سەر ئێسک فاسد و تۆ لەم ڕقابەتە دووڕیاگی ئێوە خۆتان ئەمە ئەزانن ها بۆ ئەو گشتە فاحەشە لە کۆرپۆریشنە ئێرانی و بڵاو بووگە بەناوە دنیا خەریکی فاحەشەگینەمە هەمان ژنانن تحت ناوە لە بینبردنە بنیانە خانەوادە کارکردن پول دەرهاوردن حزوری ژنان دەرجامعە بە سوورەتە جامعەی سەرمایەداری وایەنە پێکرد بوونە فاحەشەوانە تاوا دنیا ئەوەڵین سەرمایە کاسیان چییە کوڕ ئەوەڵین کارێکە ئەیزانی چیە لەم سەرزەمینانە سیاقەتە فقە ڕاندگیێزانن بوون و پزیشکیش هەر ڕاندگیێزانن ئەیژن چی ئەزانێ ئەیژن چی هەست ژەنیش یەک ئەندامە زێک و جفتی مەمکی وا پێ و پوڵەکە نەختی وەکاتەوە بە پیاک تەنیا سەرمایەیان ئەمەسەر ئەو ژنە وێڵە بە تەمامە دنیا خەریکە ئەمە ئەفرۆشیت و بزانێ بازاڕە سەکس و مەمک و ئەمانە لەکوێ هەست خۆی پێوانیت دوبەیە تایلەندە مالزیە تورکیە حەلیمە خۆی پێوانیت کە چه کارێ بکە کە 50,000 دلار و 100,000 دلار پول وە دەست بێرێ بڕوا لە جێگەیەکە دانێ پیاگە حاڕیاک کڵاو بنێتە سەری پولم هەسوو مالم هەسوو ئیتر نەیگەرەکە کارکەیت و بێ بمخوازە لەکەیەوە لە 35 ساڵگی 40 ساڵگیوە بێ بمخوازە ئەم دنیا دنیای قەشەنگێکە دروستان کرد خیلی قەشەنگەم دنیا ئدامە بەن تا لێو دووە ئەم جامعە نەتوانێ قورسهایە وەکو فیلمەکەی جۆکر بوو وا سیستەمە دەرمانی ئیتر قورسە ڕەوانی پێنەدا تا ئیتر قورستان پێنەدەن سەر خیابانەکانە تاران ئەەکەی کەنیشکیواتیان ڕوت ئەبێت و ئەچیقێنێ هاوارەکە ئەو کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسی وای کرد بە مەردەمە ئێمە وای کرد بە مەردەمە ئێمە بە ئێوەی شوهاکەن بەما بەقیە مەردمی شوهاکەن پس تۆ تەسەور ناکەی ئەم فەسادە ئەیکەی کەنیشکەکە ئەگرێتەوە کوڕەکە ئەگرێتەوە ئەم قسانە ئەیکەی پول موچە پول موچە پول نەموچە ئەناسی کیە نە پوڵە زانی چیە نە سەرمایە گوزاریە زانی چیە نە دەسەڵاتە زانی چییە تۆ هەنووز نازانی لەم سیستەمە گۆڵۆباڵە لە مبادلەکردن و تاوتوی بازرگانەیەکە کە تۆ قودرەت نەویت دۆڕیاگی و ئەم عادڵانە نییە تۆ دۆڕیاگی تۆ مەحکومی بە دۆڕیاگی چون تۆ کەسیفتەرین زەعیفتەرین هەڵقەی ئەم جەریانیتە ئەو قانونە بۆ تەعینەکە ئەو شەرایطە بۆ تەعینەکە ئەو ئەبزارەکانە بۆ تەعینەکە و تۆ فکرەکەی لەگرای غەڵەتێکە کردە تۆ حەجی نیەی ڕۆژ لە دوای ڕۆژ بە فاحەشەیی بیشتر ئەکێشریەی ئەنچێ کە نامێنێت وجود ئینسانیە ئەنچێ کە نامێنێت قدرەتێکە کە تۆ ئێشێ بتوێت و لێت بریاکە ئەمە اتفاقەسە کە لەم سەرزەمینە ئەکەفێ بۆیە من فیفیم تێ بزان جامعەی ئێمە یەک قەوامێکی کوردی بوو وا بە شێخەکان شێواندیان بە تەکایە شێواندیان لێو دووە تحتە ناوە قەوانینە مەدەنی خراوتریان پێکرد ئێمڕۆ بەرەو فاحەشەگی مطلق خەریکە ئەڕوە بەڵەو تەنهایی مطلق خەریکە ئەڕوە بەڕەو هاڕیاگی و بێدەسەڵاتی مطلق خەریکە ئەڕوە و تۆی فاحەشە لەکوێ سکوتە کردگە فکرەکەی فرە بەچە زرنگی ئیستە تۆ ئەم فیلمە کە بڵاویەکەنەوەژی و پیاکان بەرەڵان و ئەوە بۆ لە حەلیم ژنەکانیش نەدەن ئێبابیدەن ئەدەبیدەن دێ ئێوە تەنیا هیچ کامتان نهاتن بێژن بابا ئەم پیاگانە کاول بووگن سەرمایە ئیجتیماعی خەریکن لەبەین ئەوەن ژنەکان ئەمانە هەوسارکەن دایکیان خۆیشکیان جامعە هەوساریان کە دانیشە هەریکی بووگی حەیزە کوڕە حەیز
بێشەرەفە ڕاندخۆرە حکوومەتە هەرێم هارە چی بووگی تۆ بۆ ئەم سەرمایەتە لە بەشایەکی ترا سەرمایە گوزاری ناکرێت لە بەشە عاتفیە لە بەشە زەمینە زەمینە کشاوەرزیە لە بەشە تەولیدیە بۆ سەرمایە گوزاری ناکرێت مەرتیکە پۆڵ و دانیاگە کە پۆڵ دەربێری پولیش بۆی ئاوا لە خەرجە تۆ فکرەکە ئەمانە حەزەکەن تۆ سەکسکەی نەخێر ئەمانە گەرەکیانە چیوە تۆ بکەن بزانە ئائیستە هەرچی پاپ و کڵاپی بریتانیاز بەسیاگە ئەی خەڵک چیەکە وا ئەوسا مەشروبێکی ئەحمەقانەیە خوار مەغزیە کوشت ئەیستە چیەکە ئیستە لە ماڵە دانیشی حەشیشکیشین نەشئەکە خراوتر بڕواتە ناوە هەپەروت خراوتر کاولتر بوێت ئەگەر ئەوسا دوودانە قرموقاڵیشیە کرد ئەویشێن نەمێنێت ئەگەر لە ناو باڕ و کڵاپەکانیشا لە گۆشە کوڵەسوچێکە دوای مەسی گیری یەکتری ئەوەندانێ مناڵیان فرەخستۆ ئیستە لە تەنهایی و عوزڵەتە مەوادە مخەدری ئەویشە نەکەن نەیکەن هەوە درۆ و کور و ناس و دایخەین و بۆتان نییە و مەڕڵە دەرو ئەمە ئەزیزم تای هەست دەی من ژنێکم نەدی بێت وێژوان فەسادە کۆکەنەوە ئەمەکەی وەزعیەتە هاوە شوێنە ئەوەی کە هۆ بۆ بەشی منیش نادەنەوە بۆ من ناتوانم ئەو کارە بکەم دێبیکە تەسەورکە ئیستا هەرچی ژنە لەم کوردەواری ئێمە مەجال پەیاکات سکسە بێ پرەنسیب بکە تۆ ئەتوانی لەم ڕقابەتە بیوەی تۆ ئەتوانی فەوقی ئەمەسە 100 دانە سەکسی ژەکەی وەلێ لە دڵیا نە قودرەت تێتە دەرەوە نە هەستەی ئیجتیماعی تێتە دەرەوە نە ئیمکان تێتە دەرەوە نایەتە دەرەوە بەڵکو هەزاران تەبعاتە ڕۆحی ڕەوانی وە دروزەکە دانێ پیاگەوێنی تێتە ناوی تەخت خاوەکە تو فکرەکەی حاڵی لێەکەی حاڵی شیرین ناکەی ئەڕوات ئەوێکی ترتێری ئەمە ڕوا ئەوی تێردێری ئەمە ڕوا ئەوی ترتێری بعد از مدتێک ئیتر بازاڕە نامێنێت ئیتر حەکێکە دەست ناکەوێ مەجبوری بڕێتە سراغە سەکستۆی دیلدۆ فیلم پوڕ سەکس چات و ئەمە سەرنوشتم مەحتومتانە دە ئێوە نسبەت بە خۆتان مەسئولیەتتان هەڵگرت نەقشتان گێڕا نە گەرەکتانە چی بکەن بێژن ئەها پیاکەیەکە ئەمەش گەرەکمانە بیکەین دەبیکەن بیکەن خەری کارە قەشەنگەکەن ئێوە مشتی ئەحمەقن وا سکوتان کردەگە لەگرا جامعەیەکیش مەوجود نییە دەوڵەتێکیش دروست نەکریا پراکەندەتر خوێڕیتر خۆپەرستتر بێعەقڵتر و بێسەواتر بەردنیانە ناوەم دنیا کێ تەبعاتەکەیشی جەمکاتەوە حەج کامتان نایەن تەبعاتەکەی بەحسکەن چه اتفاقێکتان لێکەفێ حەج کامتان نایەن ئادرسە غەڵەت ئەدەن و غەڵەت بەرخۆردەکەن ئەوە داستانێکە کە تۆ ئیشی بێ بەحسی بکەی کە چه اتفاقێکە وتگە وەلێ ئیستا ئەم فیلمەکە بڵاوەکەن و مشتی جندە و فاحشە تێنێژن و پیاکان بۆ ئیکەن ئێمە بۆ نەیکەین بیکە تۆ پیای فاسدە دروست کرد تا ژنە فاسد دروستکە ژنە فاسدە دروست کرد تا پیای فاسد دروستکە ئەگەر ئەو پیاگە فاحشە نەوێت $50 نادا هەر شەو لە باوەشە فاحشەیەکا بخەفێ ئەم جەهانە فاحشەی گەرەکە حاڵیتە تۆ ئەڕۆیتە لای مشاوەرە ئەزدواج و تۆ بێژێت ئەم پیاگە نۆکەرتە و توک نەرمە و هەرچی تۆ گەرەکتە غوو لە چراغە جادووە و بۆ دەری ئەکا و تەڵاو بۆ سێنی و ئەو گەڕێنی و هەرچی سەکسە 14 ئۆرگازم ئەویت و تۆ فرە حاڵە خاصە و سوارە ملی ئەویت و فەرمانە دی ئەمە اتفاقەوە تۆ ناکەفێ مەردیکە زەنیکە ئەحمەق ئەمە اتفاقەوە تۆ ناکەفێ بۆ نافەهمی وایتە کوێی دنیا دانیشتگی وایتە چه زەمن و تاریخێکا دانیشتگی تۆ سوال کە کاورە چیت لێ ئەسێنیت تۆ لە سوود و زیانی شەحچێ نافەهمی ئەمە سە حەکایەتە سەرزەمینە ئێمە ئەمە سە داستانێک اتفاق کەوتگە مشتێک گەلح و ئەنوارڕم پێدا و چون جیهانی بوون خراوە
جیهانی بوون بەر ئەساسە منفعەت خراوە و جیهانی بوون بەر ئەساسە قارەمانەتی خەیلی قەشەنگە جیهانی بوون بەر ئەساسە سروەتە عاتفی ئیجتیماعی ئینسانەکان خەیلی قەشەنگە بۆ ئەمانە جیهانی ناکەنەوە بۆ گەڵپەرستی و ناو گەڵپەرستی و خۆپەرستی و نارسیسیزم بڵاوە پێدەن تا مشتی شیت کاولە حەیز بەناوە ئینسان فڕەبانە زەوی ترسیاک چێو خواردەک حەیز بەردەنە ناوەم جیهانە بۆ یونیڤەرساڵەتی و گلۆبالیزیشن فقط لە چمکە سەرمایە ماڵیە بەرزۆ ئەکەنەوە لە چمکە سەرمایە ئیجتیماعیە بەرزیەوە ناکەنەوە بۆ نایکەنەوە لە چمکە سەرمایە عاتفیا بەرزیەوە ناکەنەوە بۆ هەرچی دارە لە ئینسانە کوردستان فقط پولدارە ئەتوانێت کەیک بسێنیت و شکلات بسێنیت و خەدەمات بسێنیت کەسی تر پیاوەتی ناکە کەسی تر احتیاجی بە یەکتری نییە کەسی تر احتیاجی نیە بڕاتە دەوری یەکتری دانیشێ ڕەفت و ئامەدی تەکی یەکتری یابێ لە شەکان یەکتری بناسن بەدەم یەکتریە و بن قودرەتی لێ بێتە دەرەوە کە نەتوانن بتهاڕن بزانە ئێستا کۆرپۆرێشنەکان حتا ئەڕوات شکل خواپەیاکەنی تۆ نایەناسی تۆ نازانی ئوبر کێس نازانی HSBC کێس ناوەک بوونە خوا تو کارمەند ئەمانیتە خوا ناوێنی کیس شرکەتت دەبنهام لە لەندەنا وەرشکست بووگە فروشگایەکی ئانلاین سەنگیزی هوڤوو شتێکی ئاوە معلوم نییە هوڤوو کیس خواهێکەوە لە واسمانگە کەس نازانی کیس دەزە وەکوێ بگە نازانی کیس ئەی دەبنهام کی و نازانی کیس وایتە ناوێم جیهانە پس ئەمەی کە ئەوێنی لە حەلیمە ئەکرێت هدایەت شدەست بزانە کاورای گەڵگەنیگە بۆ گەنوا لە بازارە سلێمانیا دانیشتی و بازارە هەولێرە دانیشتی تۆ نە نابغەی نە بازرگانە گەورەی نەکارە تەولیدێکی گەورە کردگە نە حیچێ هەی تێ هەڵدریاک تۆ لە خۆت ناپرسی ئەم 200,000 دلار و 1 ملیۆن دلارە بۆ بە تۆ دریا بۆ پێت دریا کێ هەروە ڕژاندێ گیرفانە دەمەگە تو ساڵە 90 پوڵنەوە وەزع دامەتانەدا چی بوو تۆ تەقیایی یەهەو بوو تۆ میلیاردر ئیسە سەدانەوە لەو شەو هەست چون فرە نابغەوی چونی ئەستعدادە عەجیبی کەبوو بۆ لە خۆت ناپرسی ئەم پوڵە مفتە چۆن خریاگیرفانە لەبەرەوەی سروەتەکانە تەرە تاراچکەن ئەویانە پێدا تو ساحێوە کاغەزەنی لێت ێسێنەوە وەکو ئاوی خواردن هاوریاگی مەسرەفیکەی لە مەسرەفکردن یا سەرمایە ئیجتیماعی سەرزەمینە کوردەوار لەبین بووی سەحاڵیت بوو تۆ لە خۆتە نەپرسی بۆ 6 و چەند پێدەن لە ئەوفرە قشنگۆ من پێیا خاصیەکم و 6 و چە و بەڕاستی و گشتمان شۆڕش لێڕووی ئێوە گشتان جاش خەفیفەون 95% جاش خەفیفەون چۆن گشتان بگرۆ قارەمانی سە دووربینەوە نە بەردەستان و کودایەتیمان نەکردو هەزینەمان نەدا و نەمان کردو کودایەتمان وا نەکردووامانە پێبێت و تۆ لەکوێ کودایەتی کردە تۆ لەکوێ لە توول عمرتا شۆڕش گێڕووی تۆ لەکوێ لە توول عمرتا بۆی پیاگەتی وە خۆتۆ کردەگە بۆ قسەی مفتەکەی چون 6 دانە موچیان پێداگەهە جوا و موچەکان ئەگرێت و موچەی تەقاعد و موچەی پێشمەرگەی دیرین و موچەی شۆڕش و موچەی بەدنی خانە و موچەی دەرەوە و موچەی فڵان و 8 دانە موچە گرت نەودە موچە بۆ ئەدەن بێت بۆ ئەدەنی نادوێت بێسەوە دیارە عاقبەت تووەم دیبەیتانە ئێمە ئەمێنێ بۆ عاقبەت ئەمێنێت بێسەوە دیارە عاقبەت و فاسدە کاول چیت کرد چیت دروست کرد چیشتە بۆتان عادیۆ بووگەسە و خۆشە بووگە بەدەنتان بۆ هەرچیشتە تۆ نازانێت چیت لێ ئەسێنن تۆ فکرەکە ئەشدادە ئێمە ئەحمەق بوون وەها جامعەیەکیان دانیا تۆ فرەژیری واجە دیدەن کەس کەشفت زەکەرت و بەلۆکەتە کردەگە فرەژیری فرە عەمیقی لەو دیواری خیاڵەکەمەوە بەبەربەلۆ ئەکا پڕ خوێنینەکانم ئەششتەوە لە خیاڵێکی شەق خواردگی زلە خواردگا کە من ناوگەڵە کەس نیم و گەڵم هەنە خۆمە چرت و پرت و خۆزەعبەلات و نازەم شاعر و ئەحمەق و حەیز و قەحبە و تا بڕیا فکرەکەی کێ بەرەندەی مەیدانە
کێ ئەیواتەوە ئەوانەی وا قستیان کرد بەم جەهانە حکوومەتکەن بەسەر مشتی میگە لە حیزەوە و لە مردم حیزیان دروست کرد میگەلیان دروست کرد بێ اختیاریان دروست کرد ئەمە دەنگەکانی سیوا لە دوورەتی و ئێمە بەحسمان کرد بێسن بە دیارە تەبعاتە ئایندەوە بێسن بە دیارە جامعەیەکی شیتە حاڕیاگ و بێسن بە دیارە فاحەشەکانە ناوە خیابان و بێسن بە دیارە حاڕیاگە برسیە بێکەس و کارەکانە ناوە خیابان و بێسن بە دیارە مرکزە سەکس و فەساد جەهان و ئێوە دروستیەکەن قەشەنگ دروستیەکەن بێسن بە دیاریوە بێسن بە دیارە سەرگەردانەکانە ناوە خیابان ئەوە سەو جەهانە وا فرە قەشەنگە بۆتان فرە زەریفە بۆتان وا لە پشتە شاشەکانە تەلەڤیزیۆنەکان و ئەیوێنن کە هەرانچە دنیای واقعی فرە دریاوە کریاگەسە تەسویرە قەیرە واقعی و تو شناختە لە جەهان شناختە قەیرە واقعیە تەسویرە تەلەڤیزیۆنەکانە لایەوە خۆش